ئەڵمازگیان چوون بۆ ماڵە تازەکە وەی چیشتی جوانی بۆ هاتووە ئەنجە گوێ بگرە جلی مارکەم کڕی گران بەسەر چا خۆم پێڵێ حافیزخوا لەگەڵ خواحافیزی یا الله یا الله خێر بوەگری چییە ژنەکە چۆن ناگریم چ دایکە مردووە بە قوربانی بی ئەی بوەگری ئاوازخان چی ئاوازخان کوڕەکەی سیار لێەوە قزا بەڵادور ئەی چی بوو ئاوازخان قسالەکەی ماڵی ئاوازخان ناشێکەوتوێتە حەوزی غەسالەکە و خنکابێ نا ئەی کارەمان ڕەپی کردووە ئەی چیەتی ماڵی ئاوازخان 15 کیلۆی من 14 کیلۆیە وەڵا حیامانە چێ سامن بیرم لەوە نەکردەوە غەسالەیەک کیلوێ لەوەی ئێمە زیاتر بێ وەڵا عالەمەکە تەپڵ و زوڕامان بۆ لێیە بەخوا بێم گەڕەکە چۆڵکەین هەر ئابڕوومانە چێ بچینە دەرەوە ئەوە چێگاڵتە پێکەی ئەوڵا قەشمەری شێ پێەکەم ئاخر کیلۆیەک چیە ژنەکە لە شخصیتم کەمە بێتەوە لە گەڕەکە یعنی بە کیلۆیەک شخصیتێک کەمە بێتەوە شێتێکەکەتم بە قورعان دەلاتوە دوومرێ ئەوە چییە ئەها چاول لێ سەیریکە ئەوە وەختە کچەکەوێتەوە ها ئەولا سەیری باوکی ناکە سەیری کردەوەکانی دەکا وەڵێ چیتە چەتی و هیچ نییە بەس بۆ خەریکە ئاتەقی بۆ دیسان سیارەکە فیت پۆمپی سووتە چای چێکەینەوە کچمەوە خەفەتی بۆ چییە چۆن خەفەتی بۆچی هەموو ڕەفیقەکانم سیارەکانم بای 3 دەفتەرە تەنها ئەوەی من بای دەفتەر و نیوەکە کەچی من مەسەلە دەفتەر و مەفتەر نییە بانزینەکە هەیە باشەیە خراپ بەقدی لە دایکیە چێ ڕەشە بەختی بڵێ سێ ئەم لوشکەم جووتە ئێ مشکلەی سیارەکەیتی بۆی حەلەکەمەرەوەیە نەخێ مشکلم بەس سیارەکە نییە ئەی چیترە مشکلم تەخەڕوجە کەشمە ئەوە چییە هەموو ڕەفیقەکانم بە تایبەت ترێ ساڵونەکەی بای 300 دلار بوو من نەبێت تەنها بای 150 دلار بوو کچەکەم تۆ خۆ جوانی بە شەرەفم ئەو کچێ باسی ئەەکەی بە 50 گەڵا جوان نابێ وەڵاهی بێ تەجمیلکە ئەبێ سلفەی بۆ بکات لە حکومەتی هەرێمەوە دە دانیشت وڵە ئێوە تووشی غرور نەگینە لە چیتان کەمە خۆ جوانی لەی گوڵە کچەکەم شاسی لە دایکیە بڵێ منی 14 کیلۆی مێغەسالە خوا چۆن تۆشی ئەم مشکلەیە بووین ئەمە چی بوو چییە کوڕم چییە بمشارنەوە بۆچی بۆ ڕۆڵە بۆ چێکی تۆ ئەیکەم بەستریک بۆ وەرە تە وەختی سنابە من لە تۆ بەس تۆ بمشار چی بۆ کوڕم چی کردووە تۆ هیچ ماڵێ بەس بمشارنەوە تۆ سێمە ناکەی بمشارنەوە قسە مەکەن لە پێ مشارنەوە باوانشێ چی کردووە کوڕم دزی نەکرد کوڕە دزی چی بەس بمشارەوە باوەی باشە چی کردو تێم بگەێنە ئێستا بەس جان بمشارەوە بێ لەکوێ بوو شەرمەوە سلام علیکم علیکم السلام ئەم گزگلە هیچیە تو شەرف من گزگلم ها لە هەمووتان درێژترم کورە تۆ ناڵێمەوەی تەنیشتی ئەڵێم بەڵێ کوڕی منە چی کردووە هی توێە عەلی نیعمان بەڵێ گەورم نعمان عەلی کاکە کەی وەختی نیعمان و نوعمانە بەساقە بێمە مهمە هەیە و هاتوون ئامڕقەبزیەوە تۆ دەردووە ئەمە تیوەی تۆ کەتنی کردووە چی کردو نابێ بزانم جا چی نەکردووە کابرایەکی داما و خانەنشین 3 تەبەق هێلگەی وەرگرتووە خۆی لێ هەر هێلکەی و بەلایە کاڕێی گەورم ها سناپەکەوە لای بە کچێ لای بە سناپە بۆ ئەکتیڤی سناپەکەم بەوێت ئێمە پیاوی حکومەتی چۆنە بێ لە سناپ دەچی لای بە ڕاستەکە ئەها چاوە لێژنەکە ئەڵێم ئەوەنە غرور مەبن ئەهاتیمان بەسەر ها قوڕکرا بەسەرمانە ئەی هەر تۆ نەبووی وتێ کوڕەکەم تاقانێبانی بێناز نەبێتی ئیشە بۆ یەکەم ئەی هەر تۆ نەبووی کە ئاچوونە ڕێستۆرانتەکان سناپتە کردووە و بڵاو دەکرێت با ڕەفیقەکانم دڵی بتەقێ تۆ نەبووی کە حەزی لە من کرد وتی بەو شەرتە و هێنم داوای هەرچێ بکەی بۆ دەکەم ئێو کاتە کەروم دوو لە ڕووی تۆ ناپەڕ ئەر تۆ نەبووی ئەتۆ دوێنەی مەزرعەکە بڵاو کەرەوە بۆ ئەوەی پێمان بڵێن ئێوە شاوە سەبان نازانن ڕاست دەکات ئەی هەر تۆ نەبووی ئەو پۆز لێن بەسەر ڕەفیقەکانتانە ئەی هەر جەنابێ نەبووی لە دایرەکانە پارە و پولی خەڵکی خوار بۆیە حاڵی عایلەکە و ئاوا جوانە وەڵڵاهی خۆی هەر خۆم خۆی ئەمە خۆم بووم من خۆم بووم کەواتە عەریف نیعمان بەڵێ گەورم بۆم بگرە ئەوە تیوە بە شانتە بیبەدەی نایم نییە دەی بیبە یاڵا بڕدی بڕە پاپیشکە خوا لەم نەفسێنێت ئەمرن نەمێنێت ئەها ئەمەش ئیشی غروری ئێوە